ولی تماشا نظام ایدی نهاش آنده بلند حکومت ارما کردستان لبغداد گلک جاران چویا بغداد لسر دم هبو کابینا چونا بغداد ریکار جانا بچات که چاره سر کردنا پرزگیری کان حتی ویگا ویبای که بناراتی چاره سر نبونه گلو دوی سرو بندی دا و نتیجه وان هم تجربه در باز بوی فعلا محمد شیعه السودانی اصراره کو پرزگیری کان چاره سر بکه هکر همویان جینه جبرکو گلکن هنا کان چاره سر بکه اوین کو اساسینه برس طارق زبيدي ماموستای زانستین سیاسی او لزانکو بغداد میوانه منه ماموستای زانکو بگومال بغداد برس طارق دماتا باش به ایدی پرزگیری که نابینا هرما کردستان و حکومت عراق به پرزگیری که 100 سالی بن لپشتی 2003 اف پرزگیری که بگومان شور بونه در چارچوبه دستوری دا میکانیزمی چاره سر که نوان پرزگیری کران هنه هرما کردستان هرما که فدرالیه لی هر چاره سر نبونه بدید ناتا وی جاره امید که هنه گف پرزگیری که خواب ببن بسم الله الرحمن الرحيم. نبي خدي مازن دلوان سپاس جبو هو جبو بينرن وين حيجا براستي جيف كيشين كو هنا هل فساردين دنا برا حكومة عربا كردستان ومركزي قالك هرسا استنقدارن مخابني كو كيشيا راستقينة دنا براواندا كيشيكا كو ريكفتن انجي بجي كرن و بيجري بينا كرن افاق بيمان حكومة بيك آنين ينشي بيشتر چجاران بي پابندي بريكفتنا نكريا لقل سنان و لقل كردان جي قرم راستي بجين وكن نمونا ريكفتنا حوليرك وهبو امزال سرهاتا كرن 2010 هاتا جي بجي كرن حتى يكما دجي جوي ركفتنا هاتا جي بجي كرن وها بيمان دجي 2014 2018 ركفتنين قلك هبون أفا بيمانين شيعيك وهبونا وحف بيماني كريا وركفتن جيب جينا كريا اندامين وان برانينا وقلكن كيشاد كساتيا بري السوداني دانينا بري السوداني لقوري ديتنا مجبوي او ريكارين كو حتانا ها جيبا جيكرين رغبتك مازن هيك دخوازا ريكفتن ورا جيبا جيكرين وباشترين من جيبوفي كي او اكو كوميتي كي تايبت بمادة صدوشل بيك انيا وهر وهر ريكارجي حنا لبابت ياساي كو مطلب آلين سني بو آلين كرد مادة صدوشل وهروها ين سنيجي مادة ياساي دا خواست كربون لو راد كساتيا بر السوداني دانينا وبويفا نقري دايا بلكو گرێدایی چارچۆڤەیە هەماهەنگی هەفپەیمانیە چارچۆڤەیە هەماهەنگی ئەگەر vê ڕێکەفتنê جێبەجێ نەکە بەڕێز محەممەد شیعە سوودانی نکارەوان یاسایان جێبەجێ بکە نکارە یاسایان دەربخەک و وان ڕێکەفتنە جێبەجێ بکەش بەر کۆ ڕێکەفتن تەنها ئالیە جێبجیکار نینە گەلێک ژوانژی ئالیێ یاسایی هەیە پێویستە یاسایی دەربکەوە وەکە نمونە یاسایە نەفت و غازێ دنەوە پرۆگرامە حکوومەتێدا هەیە و پێویستە بێ دەرخستن چارمەها نەبووری نەها دوو مەهبوورینە و ئەفڕێکەفتن نهاتیەکردن لەسەر پرۆژە یاسای نەفت و گازێ بۆ نمونە تبحثي چارچوبه هفبندیه کر هلبات او سرکردین سیاسیین چارچوبه هفبندیه دا بارا پتریشوان اوین سروکن حکومتین در بازبوین کابینین در بازبوین عراق بونه هر او بونه پابندی ریکفتان نبونه ده هر او بنها کسیم بباندور بن الاراسه کرنا سیاست حکومتا محمد شیعه سودانی که آتا گلو تو نابینی که ریکفتنه که سیاسی جه ایدی او خوشی گشت بنا قناعته که روش بوی آوائی پریوه ناچه نابه هرما کردستان جاری عراقی و بیت پشگوی خستن الهمة والرغبة گرنگیە ڕێغبەتێک و ئالیە سونە
دخوازە لەگەل سونە و کوردان جێبەجێ بکە گەلێک جێوازە پشتی پێکانینا حکوومەتێ هەڤەندیە شیعی پێویستی بە کورد و سونان و هەروەها مووقفێن سیاسی هەبوو پێشی حکوومەتێ جیاوازە ژوێنە برێک و پشتی حکوومەتەیە بە ئەسەڤ وەک کەسەک و چاودێری دکەم دەخواستن و ڕێکەفتن وەرە جێبەجێکردن لێ پشتی پێکانینا حکوومەتێ پاشگەزبوونەک هەیە و هەروە ساگیرۆکردنەکە جێبەجێکردنە ڕێکەفتنە سوها دەبینیم کو ئەف جارە حکوومەتە دبە کێشەیەکی مەزن ئەگەر پابەندیە بێ ڕێکەفتنانەکە جێواز ژە حکوومەتێن دن چ دەبێژن بلا ببێژن بینەر چاوا جێوازیە ژە حکوومەتێن پێشترە سوها دەبینیم کو ئەف جارە جارە یەکەمە کو تەنسیقێکی مەزن هاتە کرندنە بەرە سیادە و کرات بە تایبەت ژی پارتە دەموکراتە کوردستانی بە تایبەت ئەف هەماهەنگیە بلندنە بەرە سونە و کوردان وها کرد و حکوومەت چێ ببە پێک بە دکارن پاش بچن و هەواتا بڕێز زوبەیدی ئەگەر چارچوبەیە هەبەندی پابەندی ڕێکەفنا سیاسی نەبە و حکوومەت سەرهاتکە پێک ئینان وایکەتە گوتی کورد و سونیان پشتگۆ بێخە و ئابخەژی دپرسگیرێکی نافخەین جدیدایە و دپرسگیرێکێکی جدیتردایە دگەل تەیارە سەدر کاتە گەل و بتەنا سەرێ خۆ دکارە ڕەوشەی دارە بکە هناك استحالة لوجود حكومة استحالة هبونا حكومتي اگر كرد و سنيان فالا با چه موقفين نافخو هروا هرمي جي رينادن فيكي هروا ناف دولتي جي رينادن فيكي اف موقفي هي هرمي هروا ناف دولتي ناهلن كو حكومتك نمينك و هرسي آلين كرد و سنة و شيعاتي دا نبن وهبونا كردان وهروها سنن وجودك حبونك كسك نكارفيك رد بك ينجي بشجو بخا لي ياز دبينم هف بيمانية هف بندي بيوستا هندك خالن كو هنا خالن آسان كو جيب كتو هروا كار دكال سر هندك بابتن كو قلك مزنن كشين مزنن بونمونە کار دەکەن لەسەر هەندێک داخوازێن کوردان هەروەها داخوازێن سونەیان وەکە ئەس دەبینم داکو وەختی یاریە بوو وەختی بکەن چونکە چوارچێوەیە هەماهەنگی دەترسی لەسەروەیەکێک و ساڵێک و 6 ماه ببورن و هەروەها تەیارێ سەدری ئەگەر بچینە ناڤە حاڤینە داهاتیدا و کارەبا نەمێنێ و هەروە خزمەتگوزارینە باش بن تیار صدری جارەکەدن خۆ پیشاندانان بکەن و بێن سەرجادێن ئەvێ خاڵەکە ئەروە خاڵێکی دژێ من پێویستە ئیماژەیە پێدێ بکەم وەدکە و تیاری سەدری بێتە خۆ پیشاندانە جارەکە دێ قانونە هەڵبژارتنان ئەگەر هات و ئیتارێ شیعی چارچۆڤەیە شیعی قانونە ساتلی کۆیەک لەسەر حەف جێبەجێ بکەوە هەروەها تەگەزیە لە سەروەیەکێ بکە کو بازنێن مەزن بێ جێبەجێکردن و بازنەیە بچووکنێ جێبەجێکردن جارەکەدن خۆ پیشاندن ژالیێ لایەنگرێن تەیار سەدری دێ وەرە ڕۆژەفێک وافیەک ڕەت کردە و هەروەها ڕەنگە هەڵبژارتنێن جڤاتێن پارێزگەهان ڕەت بکەن و بەجداری تدانەکەن کو بڕیارە لێ مها 10 ساڵ وەرن کردن بەڵێ بڕێز تارق زوبەیدی مامۆستای زانستێن سیاسی لە بەغداد گەلمە بۆ گەلێک سوپاس